الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لحديثك صحيح إمام بخاري هاتو رحمة إخوائي لبيت خوشويستي خواه صلى الله عليه وسلم دفرمي هر كسيك بلي لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. دجار أم ذكر بكات هر كاتك به بيانية إيواريني وروي الشوا دجار لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد يحيي له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. أو خير باداشتي أوي هي شوار كويل بكري شوار بند بكري كجاران هبو لنوي إسماعيل پیغمبر صلى الله عليه وسلم آزادیان بکی. لحدیثی که زور دهاتو پیغمبری خواه صلى الله عليه وسلم دفرمی هر کسیک یک کویله یک رزگار بکا خواه لآگری دوازخ رزگاریک یک کویله جاتو دجار اگر ام ذکر بخوینی خیری اوی هی که چوار کویله رزگار بکی بیان کریت لخاونکانی لبر خاطری خواه آزادیان بکی بوی انشاءالله ام ذکرتان لبیر نچی. لحديثك صح ترغيبها هاتوا خوشويستي خواه صلى الله عليه وسلم دفرمي للرجي قيامتا خواي قورا كسانيك زندو دكاتوا دموچاويا نورا روناكية لسر منبر كرسي در جوهرن او كسانكين بجوريكن پیغمبران سلامي خوان لسر بيه لكاتك اوان دبينن دلخوش دبن او كسانا نبيغمبرن نشهيديشن واتا جيغاو بلپاي كانيا كرسي كانيان لا در جوهر ياقوت دروس كراوا لقال وش هذا مچاويان نورا خلقي اواتيان بيت خوازن دەڵێن خۆزگایە ئەو پلۆپایە بە ئێمەش بدرایە دەرەجەمان ئەوەندە بەرز بووایە لە کاتێکە نە پێغەمبەریشن نە شەهیدیشن ئەوەندە پلیان بەرزە. پیاوێکی دەشتەکی لە خزمەتی پێغەمبەری خوادا بوو صلی الله عليه وسلم لادێیی خەڵکی دەشت بوو لەسەر چۆکی دانیشت فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەصفی ئەو کەسانەمان بۆ بکە پێناسەیمان بۆ بکە بزانین ئەو کەسانە کێن هەتا بیان ناسین. خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم او كسانا كلبر خاطري خواه يكتريان خوش دوي هم المتحابون في الله من قبائل شتى وبلاد شتى يجتمعون على ذكر الله يذكرونه. كسان يكن او كسانا خواه يقول بلوبايان برز دكاتوا لبر خاطري خواه يكتريان خوش دوي لكاتك عشرت يعني يك نية شار وولات يعني يك نية أم خلقي شارك خلقي ديك أو خلقي شارت أو خلقي دي ترى أو عشرتك أو عشرتك ترى بلام تنها خواي قورو خوشويستي خواكو يعني كردوتوا. أما إسلامت هي صحابة كان دانشتبون قسان ذكرت هندك عند يانوت أوس عشرتي أوس آوايا هندك عند يان فرمو عشرتي خزرج آوايا هر كسو مدحي عشرتي خويا كرت شون أوروبا أبو عشرتاتي بمشيوي كبيدا بيه من خوشويستي ورقو تشيني لسا دروس كم حرامة. پیغمبری خوا صلى الله عليه وسلم فرمي أمي إيو ديكن أمشانا ذكرنا بعشرة وأما بوغن وازي لبن دعوها فإنها منتنة وازي لبن لبر خاطري خوا خلطان خوش بيه نك لبر عشرتاتي أما إيو ديكن بوغن أي صحابة اگر الصحابة بك بوغن ببو إما هزاجا بوغن من نالهم دواي قصة خراب النقل نكن حاشا لعشرتكي نا بس أويك أمر ذكري أوي عشرتي من بيه خوش مدوي أوي عشرتي من نبي خوش مناوي لعشرتي خوم نبي جني نادمي. أما الإسلام دانية مشتانا كي بياوي تشاق بو رولخوا بو خوش مدوي كيش رولخوا نبو مشروب خور والرئيس عشرتي جميع خوش مناوي با رئيس عشرة بيه بعدم سبي من بيه كخواي ناسي خوش مناوي كسك جدو دورا عشرتي منيا كخواي ناسي خوش مدوي. إسلام أويه
بەڵێ دەزانین فلان کەس فلان عشرەتە، ئەمە کێشەیتیان نییە، من فلان عشرەت تۆ فلان عشرەت، ئەمە کێشەیتیان نییە. بەڵام خۆشەویستی و ڕقۆکچینە لەسەر ئەمە دروستکەین، ئەمە بۆگەنە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەمە قسەی من نییە، قسەی نەنکم نییە، ئاگادار بن. ذکری خوا، خۆشەویستی خوا ئەوانی کۆ کردوتەوە لەبەر خاتری خوا یەکتریان خۆشەوێ، نەک لەبەرەوەی فڵان کەس لە عەشرەتی منە، لە خەڵکی دیەکە و خەڵکی شارەکەی منە، تەنها لەبەر خاتری خوا خۆشیانی دەوێ دەخوا ئەوە پلۆپایە بەرزەکاتەوە. بۆ شتێک بۆ خوا بێ و بۆ ڕەزامەندی خوا بێ زۆر گەورەی لای خوای گەورە. لە حەدیثێکی صحیحدا لە صحیحە هاتووە ئەمە دڵخۆشیە کە بەو کەسانی کە زوڵمیان لێ ئەکرێ. ئێستا ئێمە هەمومان زوڵمان لێ کراوە، کەمیا زۆر زوڵمان لێ دەکرێ و هەندێکیش لە خۆمان زوڵم لە خەڵکی دەکەین. ئەوەش ئاگادار بە. دڵخۆشیەکە بۆ کەسێک کە زوڵمی لێ دەکرێ بەڕاستی کارەسات و خەسارەتمەندیەکیشە بۆ ئەو کەسانی کە زوڵم دەکەن. زوڵم بەڕاستی تاریکیە بۆ قیامەت. بۆ یەکێ لە پیاوچاکان کە ئیمامی سەعیدی کوڕی موسەیب ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ هەر کاتێک بینی ناحەزەکەی تۆ دژمنەکەی تۆ خەریکی گوناه و تاوانە بزانە خوا تۆڵەی بۆ تۆ کردوتەوە. مادەم خەریکی گوناه و تاوانە ناحەزەکەت ئەوە خوا تۆڵەی کردوتەوە، تۆڵەی تۆی بۆ لەو کەسە کردوتەوە، چونکە لە جیاتیەوەی خوا بناسی خوا ناناسی، خەریکی خراپ و تاوانە. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەتە مرۆڤ وا دێت پەنا بخوا ئەوەندەی چاکە پێیە دەڵێ ئەمڕۆ ڕزگارم دەبێ، واتە چاکەکانی زۆرە. ئەگە کەسێک هەر چاکەی پێ نەبێ، نوێژی پێ نییە، ڕۆژوی پێ نییە، دزی کردووە، زینای کردووە، مەشروبی خواردووە، غەشی کردووە، زوڵمی کردووە، ئەمە هەر باسی مەکرد، وازی لێ بێنە، دەستی لێ بشۆرە. ئەو کەسە چاکەی پێیە، هەتا لە حەدیثا دەفەرمێ وەکو شاخ چاکەی پێیە، دەڵێ ڕزگارم دەبێ ئەمڕۆ لە قیامەت. بەڵام پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو ئینسانە دائنیشێنن یەک بە یەک ئەوەی کە لە دنیادا زوڵمی کردووە لێی دێن، جا قوڕ بەسەر ئەو کەسەی کە زوڵم لە ملیۆنان خەڵک دەکا، ئەوە بێ قیامەتی چۆن بێ؟ کەسی وایە زوڵمی لە 10-15 نەفەر کردووە تیاچێت، دەوەرە تۆ بە ملیۆنەها خەڵک زوڵمی لەکە بیچەوسێنەوە، ئەوانە قیامەتیان ڕۆشناییتیان نییە بەخوا، قوڕ بەسەریان. ئەوەشی کە هەیانە بەخوا هەمووی دەبێتە میرات. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم بەردەوام خەڵک دێ بۆ لای، لە دنیادا زوڵمی لێ کردووە چاکەکانی دەبا، فڵان کەس تۆ لە دنیادا فڵان کەس ئەوەندە زوڵمی لێ کردی، ئەوەندە لە چاکەکانی ئەم بۆ تۆ، ئەوەکەی تر دێ ئەوەنەی تر چاکەکانی ئەو بۆ تۆ، بۆ الحاصل چاکەی نامێنی، هیچ کۆتایی پێدێ. لەوانێ بەشی چەندەها نەفەرێکی کەم کە، لەوانێ بەشی یەک نەفەر کە چاکەکانی ئەوەندەی زوڵم لێ کرد بێ. ئەگەر چاکە نەما ئەمجا چی بەسەرادێ وەزعەکە؟ هەیەر چاکەی نییە، هەیشە هەیەتی، بەڵام چاکەکەی کەوتی ڕزگارم ئەکا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بەردەوام خەڵک دێ، خوای گەورەش ئاگادارە ئەم کەسە ئەوەندە پارەی فڵان کەسی خواردووە، ئەوەندە چاکەی لێبەرن بۆ فڵان کەس. چاکەکانی تۆی مەزلوم چاکەکانت زۆر دەبێ و قورسە بێ، ئەوی زاڵمیش چاکەکانی وردە و دەتیا ئەچێ و کۆتایی پێدێ. ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کەسی دێتە پێشەوە خەڵکی زۆر ماوەشتا، بەڵام چاکەی نەما، هیچ سفر بوو، پەنا بەخوای گەورە، خەسارەتمەند بوو، زوڵمی کردووە، دزی کردووە، غەیبەتی کردووە، بوختیانی کردووە، جوێنی داوە، سوکایەتی کردووە، هەر شتێکت کردووە لە دنیادا، هەمووی ئەبێ باجەکەی بدەی چونکە حەقی خەڵکە. بەڵێ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەمجا کە چاکە نەما، ئەمجا کەسێک دێتە پێشەوە و چەند کەسێک دێنە پێشەوە چاکەیان ئەم زاڵمە چاکەی نێبیدا بەوان، ئەمجا لە خراپەکانی ئەم مەزلومانەوانی کە زوڵمیان لێکراوە خراپەکانی ئەوان هەڵەگرن ئەیخەنە سەر ئەم. ئەمجا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسە پەنا بەخوای گەورە وردە زوڵمەکانی کە کردوێتی، خراپەکانی کە کردوێتی زیاتەکە، گوناهی مەزلومەکان دێتە سەر ئەو، ئەمجا لەسەر دەموچاو فڕێدەن بەناو ئاگری جەهەنەم، چونکە هیچ چاکێکی نەما و باریشی قورس بوو بۆ قیامەتی. کەواتە ئینشاءڵڵا ئەگەر کەسێک زوڵمی لێ کردی خەم مەخۆ، بەخوا دینارێکی تۆی خواردە بێ، بەخوا دۆلارێکی تۆی خواردە بێ، قومی ئاوی تۆی خواردە بێ، تکێ نەوتی تۆی خواردە بێ، یەک شتێکی بەسیتی هێلکەیەکی تۆی خواردە بێ، وەڵڵاه لە ڕۆژی قیامەتە وەرەگریتەوە،
جامەڕێ من لە قیامەت پێویستە بینی ئێستا ئەمەوێ نە ئەوەی کە ظڵم لێ کراوە هەمووی پاشەکەت کراوە بە قیامەت لەوێ وەرێگریتەوە بەخوا ئەڵێ خۆزگایە 100 ئەوەی ظڵم لێ بکرایە بەخوا دڵخۆشە بێ چونکە چاکەشی دەست نەکەوێت چاکەی ئەو خراپەکانە لە کۆڵە بێتەوە بۆی ئومێدمە ئینشاءڵڵا لە قیامەت ئێمە زڵمان زۆر لێ یەکرێ ئومێدمە ئینشاءڵڵا لە قیامەت خراپەمان ئەوەندە نەمێنێت چونکە بەڕاستی ئەوەندەیان زڵم لێمان کردووە لە هەموو لایەکەوە ئینشاءڵڵا قیامەتمان زۆر باش دەبێ بە ئیزنی خوا بۆی دڵخۆش بە بەڵام بۆ مەرجەی بەتەمای پاداشتی خوابی نەک هەڵبەی چی لە قیامەت بکەم ئەگەر وا خوا لە قیامەت پاداشت ناداتەوە زاڵم مەبە لەسەر ئەو تاوانەی کە ئەو ناڕەحەتیانی کە توش دەبێ پاداشت وەرناگری بەڵام حەقی خۆش هەر وەرەگری بەڵام ئینسان ئەگەر هەشتێکی لە پێناو خوادا توش بوو با سەبر بگرێ عایشە ڕەزای خوا لێ بێ دەفەرمیان هێشتە ماڵمان دزرا لعنەتم لە دزەکە کرد پێغەمبەری خوا فەرمیێ ساسم لعنەتی لێ مەکە دوعای لێ مەکە واتە گوێنی پێ مەدە با خراپەی قیامەتی سوک نەبێ مادەم دزی لێت کردووە گوێنی پێ مەدە با قیامەتی بارەکەی قیامەت چووکە گوێنی پێ بدەیت تۆش قەرزاریە بی کە قەرزاری بووی ئەمجار چاکەی تۆش ئەدەن بە ئەو بۆیە گوێندان بە هیچ کەسێ شەرعی نییە دەتوانی کەسێ زڵمی لێت کرد دوعای لێ بکەی دوعای لێ بکە بەڵام گوێندان بە هیچ کەسێک شەرعی نییە ئاگادار بە لە حەدیثێکی صحیحی تەرغیبدا هاتووە پیاوێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من پێویستم بە وڵاغێکە و ڕێگاکەم دوورە چۆن دەڵێ پێویستم بە وڵاغێکێ سواری پشتی ببم حالێن من هیچ شتێکم پێ نەماوە بۆیە ئەگەر بتوانن وڵاغێکم بۆ پەیدا بکەن ڕێگاکەم دوورە و ناتوانم پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم وەڵی من وڵاغم نییە بدەمێ سواری پشتی بیت بڕۆ بۆ لای فڵان کەس بەڵکو وڵاغێکت بداتێ ئیتر عیب نەبێ گوێ درێژ بێ ئەس بێ ماین بێ هوشتر بێ گرنگ ئەوەیە تۆ ڕێگاکەت بۆ نزیکاتەوە و تۆ کەسێکی توانات نییە هیچت پێ نەماوە ڕێگاکەت بۆ نزیکاتەوە ئەو پیاوەش هاتە خزمەتی ئەو کەسێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناردی بۆ لای پێی بەخشی وڵاغێکی پێ بەخشی پیاوەکەش هاتەوە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی چوون بە لای فڵان کەس وڵاغێکی پێمدا بۆ ڕێگاکەم پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم من دل على خير فله مثل أجر فاعله واتە هەر کەسێک ڕێیەکی باش پیشان کەسێ بدە نیشانی بدە تۆش بەقەت ئەو کەسێک کە ئەو چاکە دەکا خێرە دەسەکەی واتە ئەو پیاوە وڵاغێکی دا بە تۆ چەندێک خێری دەستکەوت منیش کە ناونیشانی ئەوم بە تۆدا ئەوەندە خێرم دەسەکەوێ خراپش بە هەمان شێوەیە واتە ئەگەر بە پێم حەدیثی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر کەسێک ملیۆنێکی دا بەدەستەوە بیدە بە خەڵکی فەقیر و هەژار ئەو کەسە ملیۆنێ خێری بۆ نووسراوە تۆش کەی دەدەی بە خەڵکی فەقیر و هەژار ملیۆنێ خێرە دەسەکەوێت گوناه و تاوانیش بە هەمان شێوەیە ئەوەی ڕێگاکی خراپە پیشان خەڵکی بدە جا قوڕ بەسەر ئەو کەسانی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان خەڵکی فێری قسەی ناشرین دەکەن سە چەندەها کەسێ ماوە یا مردووە خراپەکانی بەردەوام خەڵکی دەیڵێتەوە قسە ناشەرعیەکانی خەڵکی دەیڵێتەوە گوێنی داوە خەڵکی گوێنەکەی بووە ڕۆژانە لە ناو گۆڕەکەیدا بە هەزارها گوناحی بۆ دەڕوە حیشە بە هەزارها چاکەی بۆ دەڕوە خەڵکی سوودی لە قسە باشەکانی وەرگتووە جا هەر کەسێک ڕێگایەکی خێر و چاکە پیشانی خەڵکی بدە بەقەت ئەو کەسێک کە چاکەکە ئەنجامەدا خێری دەسەکەوێت بە کەسێک بڵێ فڵان کەس یارمەتی ئەو فەقیرە بدە ئەو کەسێک کە یارمەتیدا چەندێک خێری دەسەکەوێت توش ئەوەندە خێری دەسەکەوێت بۆیە دەتوانن یارمەتی خەڵکی بدەن ڕێنیشاندەری خەڵکی بن بۆ خێر و چاکە ئینشاءڵڵا لە حەدیثێکی صحیحی ئیمام موسلیمدا هاتووە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک دەستنوێژ جوان لە ماڵی خۆیدا بگرێ پاشان بێت بۆ ماڵێک لە ماڵەکانی خوا دەستنوێژ بگرێ بێ بۆ مزگەوت بۆی نوێژێک لە مزگەوتەکە بکات ئەگەر لە مزگەوتیش دەستنوێژ گری بە هەمان خێرە دەسەکەوێت ئینشاءڵڵا بەس لە ماڵەوە خێرترە بۆ ئەوەی کە نوێژێکی فەرز لە مزگەوتا بکەی بە جەماعەت ئەوە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەموو هەنگاوێکە دەینی بۆ مزگەوت بە پێی ڕاست خێرێکە بۆ دەنووسرێ بە پێی چەپت گوناهێکت لێ دەسڕێتەوە لە حەدیثیشا باسمان کرد کە بە هەموو هەنگاوێک دە خێر دەسەکەوێ دە گوناه و تاوانش لێ دەسڕێتەوە کەواتە ئینشاءڵڵا
ئەهلی مزگەوت بە ئیزنی خوا ئەوەندەی توانات هەیە وەرە بۆ مزگەوت بووی کە بەیانیش ئەختیار بووی پەکت کەوت بەپێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خێری جەماعەتەکەت بۆ بنووسری. سە خەڵکی وایە لە ماڵەوە کەوتۆ بە تەمەنە نەخۆشە جەڵدەری داوە یاخود کەوتووە ناتوانێت بێ بۆ مزگەوت بەس پێشتر ئەهلی مزگەوت بوو. سوێن بەخوا هەموو ڕۆژێک خێری 5 فەرزەکەی بۆ نووسری. 5 فەرزەگەر هات بێت 4 هاتی بێت 4 بۆ نووسری لە ماڵیشەوە کەوتووە. هەیشە بەس جومعە هاتووە بەس جومعەکەی بۆ نووسری پێشتر نەهاتوو بە لەش ساخی. بۆیە لەش ساخی فرسەتێکە لە دەست خۆتانی مەدەن. لە حەدیثێکی صحیحی ئەدەب مفردی ئیمام بوخاری هاتووە ڕەحمەتی خوای لێ بێ ئیمامی ئەنەسی کوڕی مالیک ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ لەگەڵ پێغەمبەری خوا بووم صلی الله عليه وسلم پیاوێک ئەم دوعای خوێنە فەرمووی یا بەدیع السەماوات یا حەی یا قەیوم ئینی ئەسئەلوکە یا بەدیع السەماوات یا حەی یا قەیوم ئینی ئەسئەلوکە. ئەمجا دوعای کرد. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئێوە دەزانن چی وت والذي نفسي بيده دع الله باسمه الذي إذا دعي به أجاب. سيان بو خواهي كياني مني بدستا أم بياوە دوعایەکی کرد بە شتێک لە خوا پاڕایەوە کە هەر کەسێک بەم شتە لە خوا بپاڕێتەوە خوا دوعاکەی قبوڵەکە. بۆیە دەستت بەس کردۆش بڵێ لە وتارەکانی پێشەوە باسمان کرد الحەمدولله یەکەم سپاسی خوا بکە دوای سەڵاوات لەسەر پێغەمبەری خوا بدە صلی الله عليه وسلم. ئەمجا بڵێ لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. ئەمجا ئەم دوعاش بخوێنە يا بديع السماوات يا حي يا قيوم إني أسألك فلان شت داوي فلان شت اللي أكم أو كانت الدعاء قبول دبي فمي بشيويك لخوا بارايو بناويك لخوا بارايو والله داوي هرشي بك خوا بيه بخشت بوي إن شاء الله لبيدي مكان يا بديع السماوات يا حي يا قيوم إني أسألك بن الجنة هشت داواكي خود داواكي لخوا يقر داواك. لحديثك صحيح إمام بخاري دهاتو لأدب المفردة خوشويستي خوا صلى الله عليه وسلم دفرمي بياوك لبيش إيوة بياوك لبيش إيوة بلاي درك يكاتي بري درك چيه لو أنا لاداني درك لا ما زوجتك أسايبه حرب شاكي نزانين بياوك بلاي درك يكاتي بري للرقاوبان يكابو واتا أو درك لو أنا إيشو آزاري قاچي خلقي بدايا ئێش و ئازاری گیان لەبەری بدایە بۆ ڕێگا دەڕۆن گرنگ ئەوەیە لە ڕێگاکە دیارە لە چەقی ڕێگاکە ناوەڕاست ڕێگاکە بۆ ئەم درکە ئەم پیاوە چی وت سینێت زۆر گرنگە لأميطن هذا الشوك لا يضر رجلا مسلما فغفر له وتي والله ئەم درکە لا ئەدەم بۆی عەزێتی هیچ ئیماندارێک نەدا هیچ کەسێک نەدا خوای گەورە لە تاوانەکانی خۆش ئینسان ئەگەر شتێکی بینە ڕێگاوبانە ئێش و ئازاری خەڵکیدا بالای بەرێ ڕوو دەکەمە ئەو کەسانەی کە لە کۆڵانەکانە تاسەیان دروست کردووە لە خوا بترسن ئێش و ئازاری خەڵکی مەدەن. بەڕاستی ئێوە لە جیاتی ئەوەی ئێش و ئازار لە کۆڵی خەڵکی بکەنەوە خەڵکتان وا لێ کردو دوعاتان لێ بکات تاسەیەک دروست ئەڵێ تاسەی عەسکەریە قەی ناکەم دوو سایەخی خراپت بینی خۆ هەزاری تر پیاڕوا خراپ نییە ئەکرێتەوە لەبەر خاتی دوو گەنج دوو هەرزەکار عەزێتی سەدها نەفەر و هەزارها نەفەر بدەی ئەمە خوا چۆنێت قبوڵەکە وەڵڵاهی گونەحبار دەبیت هەڵی دەیەها و سەدها دوژمنی هەیە تاسەیەکی کردووە چەق هەڵی ساندۆتەوە دەی ئینسانی مادار ئاوایە ئەم درکە لا ئەدەم بۆی ئازاری خەڵکی نەدا خوا لێی خۆش بوو بەڵام چۆن خوا لە تۆ خۆش ئەبێ گونەهبار ئەبی ڕۆژانە هەر کەسێک بەو شوێنە بڕە سیارەکەی عەزێتی بێ دڵی تون بێ وەڵڵاهی گونەهبار دەبیت. بۆی بەڕاستی با ئینسانی ئیماندار دەبێ بە شێوەیەک بێ ئازاری خەڵکی نەدا نەک بێتە مای ئازار بۆ خەڵکی با کەسێکی تێگەشتوو ڕۆشن بیر بین عاقڵ بین تێگەشتوو بین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە فەرمووی من وشەیەک دەزانم هەر کەسێک ئەم وشەیە بڵێت بە حەق و بەڕاست بیڵێ لە دڵەوە بیڵێ ئیمانی ڕاستەقینەی پێی هەبێ لەسەری بمرێت ئیلا خوای گەورە حرامی دەکات لەسەر ئاگری دۆزەخ لاشەی بسووتێنێ. هەر کەسێک بە دڵێکی پاکەوە بە بێگومان ئیمانی ڕاستەقینەی بەم وشەیە هەبێ و بشمرێ لەسەری
إلا خوا دەیخاتە بەهەشتەوە و ئاگری دۆزەخیش لەسەری حرام دەکا. ئەویش چییە؟ لا إله إلا الله، واتە هیچ خوایەک نییە بە حەق شایستەی پەرستن بێ ئیلا ذاتی ئەڵڵا نەبێ. بەڵام ئەگە تۆ لا إله إلا الله هاوڕێ لە قەبر و داروبەر دێکرد و لە شەخسێ کرد، ئەوە شمولی تۆ ناکام حەدیثە، چونکە تۆڵی هیچ خوایەک نییە لەلاشۆ هاوارێکی بۆ کەسێک تر لێپاڕێتەوە. دوعا عیبادەتە، باشە عیبادەت بۆ مردوو ئەکرێ یا بە زیندوو؟ بۆ خوا ئەکرێت، بۆ مردوو زیندوو ناکرێت. کەواتە ئاگاداری خۆت زیندووە لێپاڕێتەوە، مردووە هەر وازی لێ نایێنێ هەر لێپاڕێتەوە. دوعا بۆ مردوو زیندوو ناکرێ، واتە کەسێ زیندوو بێ یا کەسێ مردوو بێ لێ بپاڕێتەوە. دوعا تەنها دەبێت دوعا بکەی لە خوای گەورە بپاڕێتەوە بەس. هەر کەسێک بەم شێوەیە بمرێ بە لا إله إلا اللهوە شەریکی لە دنیادا بۆ خوا بڕیار نەدابێ ئیلا خوای گەورە دەیخاتە بەهەشتەوە. یا ڕەبی خوایە لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، لەسەر وشەی لا إله إلا الله بمانژێنی بمامرێنی، آخرمان بەخێر بگێڕی یا ڕەب العالەمین. خوایان لە گوناهەکانمان خۆش بە، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بە، بە ئەهلی عیبادەت و ذیکر و قورئانمان قبول کە. آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.